بەناوی خی گەورە هەواڵانی بەڕێز تێکۆشەران یەکێتیە دڵسۆزەکان بەعینتان باش پێتان وابوو منتان نەکۆڵ بوومەتەوە دوای ئەم انتخاباتە بەڵام نەخێر هێشتا لێرەم و لە خزمەتتانم و وازی و بەجێتان ناهێڵم. خۆشحاڵین ئەمڕۆ هەموومان کۆبووینەوە زۆر بە گەرمی بە خێرهاتنی کاک شێخ جەعفەری شەکەین کە تەشریفی هێناوە. طبعاً جەنابی کاک ئەرسەلان و مامۆستا بەکر و کاک سعدی و مامۆستا سەیفەدین و برایان تر لێرە ساحب ماڵن بۆیە پێویست ناکە بە خێرهاتن بکرێن. ئەمڕۆ لێرەین بۆ هەنگاوێکی تری نوێبوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئاڵوگۆڕی پۆستی لێپرسراوەتی مەڵبەندی هەولێرە. لێرەدا بەناوی خۆم و برای بەڕێزم کاکە دەرباز ئەمەوێ بەناوی هەمووتانەوە سوپاس و تێزارێکی زۆر تایبەت بگەینە هەواڵی خۆشەویستمان کاک دکتۆر مەجید. من هەردە لەوێژە دکتۆر مەجید بناسم، بەڵام لەم هەڵبژاردنەی ئەخیرا نزیکەوە ئیشم لەگەڵی کرد و ڕاستەوخۆ دڵسۆزی و خەمخۆری دکتۆر مەجیدم بینی کە زۆر لای ئاسایی بوو کە مەسئولی مەڵبەند بێت، بەڵام دەستبەرداری مەسئولیەتی مەڵبەند بکە بۆ ئەوەی سەرپەرشتی بازنەیە بکە لەم انتخاباتە. ئەمە نیشانەی ئەوەیە کە حیزبەکەی لەسەر و خۆدانە، حیزبەکەی لا مهمتر بوو لە شەخسی خۆی و لە پلە و پایە و پۆستی خۆی کە ئەزموونی خۆی چ لە بەغدا بێت چ لە هەرێمی کوردستان بێت قۆناغەکانی لە پێشمەرگایەتی بۆ ئێستا پێی شاو و بە شانازیەوە بەرپرسیارەتی بازنەیەکی کرد لەم هەڵبژاردنە پێدەڵێ کە دکتۆر مەجید کێیە. دکتۆر مەجید یەکێتیە و نمونەیەکی جوان و زیندوی یەکێتی نیشتیمانی کوردستانە. بۆیە پێی وایە ئەمڕۆ قسەیەکی کرد کە داخڵ بووین وتی زۆر سوپاس ئەم مەسئولیەتەم لە کۆڵ بووەتەوە. وتم نەخێر دکتۆر مەجید مەسئولیەتت لە کۆڵ نەبووەتەوە. کاک دەرباز جوان ڕاستی کردەوەتی ئەم ئەرکەت لە کۆڵ بووەتەوە، بەڵام نەیعنی ئەرکی ترت پێ ناسپێت کاکە دکتۆر، چکە هێشتا پێم وایە ئەزموونی خۆت و تەمەنە و توانا و شارەزایی و لێهاتووی و نەزاهەتی خۆت بەیسلمێنێک کە یەکێتی هێشتا ئیشی پێتە، هەولێر هێشتا ئیشی پێتە، هەرێمی کوردستان هێشتا ئیشی پێتە و لەوانەیە عێراقیش هێشتا ئیشی پێت بێت. بێگومان ئێمەمانان و هەموو ئەو هەواڵانەی کە لەم قاعەیە ئەمڕۆ ئەتوانن بە سەربەرزیەوە بڵێن کە خۆشحاڵ بووین کە لەم قۆناغانە لەگەڵ جەنابەت ئیشمان کردووە و دڵنیا بە لە قۆناغەکانی داهاتووش هەروەها بە شانازیەوە ئیش لەگەڵاکەین. بۆیە جارێکی تر حەز دەکەم سوپاسێکی تایبەتی کاک دکتۆر مەجید بکەین بۆ ماندوودۆنی. شەوینە سەر برای بەڕێزمان هەواڵی تێکۆشەر کاک ڕێباز کە دیسانەوە لەم خۆم ئەتوان بڵێم چۆن تەمێکە کاک دکتۆر مەجید ئەناسم دەمێت کە کاک ڕێبازیش ئەناسین، بەڵام لەم انتخاباتە بە نەوعێکی ترا کاک ڕێباز بناسی و پێکەوە ئیشمان کرد. چەندین مەسئولیەتی هەبوو لەم هەڵبژاردنە، نەکرد مەسئولی بازنەی دەنگی تایبەت بوو، بەڵام مەسئولی بازنەی سەرپەرشتیاری بازنەی بەحەرکەش بوو. سەرڕای کارەکانی خۆی ڕۆژانە ئیزعاجمە کرد بە تەلەفۆن و بە داواکردنی معلومات و ئیشێکی قورسی هەبوو. هەمووتان لە من باشتر کاک ڕێباز دەناسن، ئەزانن لە کاتی پێشمەرگایەتی چ قارەمانێک بووە، ئەزانن لە کاتی ئەنجومەنی پارێزگا چ نوێنەرێکی باش یەکێتی بووە لە هەولێر، ئەزانن لە قۆناغەکانی ڕابردووی لەناو ڕێکخستن چەند دڵسۆزانە کاری کردووە بۆ یەکێتی و بینی ویشتانە لە انتخاباتەکانی ڕابردوو چ دەورێکی جوانی هەبووە بۆ تەنزیمکردن و هێنانە سەر سندوقی دەنگدانی ئەو هەموو دەنگەرە تایبەتەی یەکێتی نیشتیمانی کوردستان.
بۆیە دڵنیاین ئەو پشتیوانی و هاوکاری کە ئەم بەڕێزانەی کە لەم قاعەیان و ئەوانەی کە لێرەشانین لە ئاستەکانی کۆمیتە و هەموو دامەزراوەکانی تر چۆن پشتیوانی دکتۆر مەجید بوون بە هەمان شێوە دڵنیا بە کاکە ڕێباز ئێمە پشتیوانی جەناب دەبین و هاوکار دەبین. بۆ خۆشت لە کۆبنەوەکی سەرکردایەتی لەوێ بووی کە بەڕێز کاک باخۆ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان پیرۆزبایی لێ کردی و پشتیوانی خودی خۆی دەربڕی بۆ سەرکەوتنی جەنابەت لەم ئەرکە قورسە و دڵنیا بە خۆشی دواییت سەرێکت لێدا و حەزیە کرد بۆ ئەم مەراسیمە بێت. ئێمە نەماویست مەراسیمەکە دواکەوێت لە ڕاستیدا بۆ ئێوەتمان مەجالمان بەرێ با مەراسیمەکە بکەین دوای خۆت لە دەرفەتێکی تا سەرێک بە و بە دڵنیا بنەوەی کە سەرێکەیە. ئەرکەکە ئەرکێکی زۆر قورسە. من خۆم بە حکمی ئەم تەجروبەی ڕاستە چەند ساڵێکە لە هەولێرم، بەڵام ئەم تەجروبەی ئەخیر لەم ئینتیخاباتە بۆم دەرکەوت. ئیشکردن لە هەولێر لەلایەکەوە قورسە، بەڵام لەلایەکی تریشەوە زۆر خۆشە. لەلایەکەوە تەحەدیاتی یەکجار زۆری هەیە، بەڵام لەلایەکی تریشەوە دەرفەتێکی یەکجار زۆریش هەیە. بۆیە ئەمانە هەمووی ئەتوانن کۆ بکرێنەوە و ببن بە پاڵنەرێک بۆ ئەوەی کاکە ڕێباز و تیمەکەی لە مەڵبەند لە ئۆرگانەکانی تر لەم هەولێری پایتەختە بتوانین یەکێتی بگەینەوە ئاستی چاوەڕوانی خەڵکی کوردستان و ئاستی تێکۆشەرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و کەسوکاری سەربەرزی یەکێتی نیشتیمانی کوردستان و کەسوکاری پێشمەرگە دێرینەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەوەی کە یەکێتی سەلماندوویەتی لە ساڵانی ڕابردوو ئەوەیە کە هەنگاو بە هەنگاو بەرەو بەهێزی ڕۆیشتووە. هەڵبژاردن لە دوای هەڵبژاردن یان دەنگمان زیادی کردووە یان کورسیمان زیادی کردووە. یەکێتی ئەمڕۆ هێزێکە کە کاریگەری هەیە نەک تەنها لە هەرێمی کوردستان بەڵکو لە عێراق، نەک تەنها لە عێراق بەڵکو لە ناوچەکەش. بۆیە ئەمانە هەموو یارمەتی دەرەبن بۆ ئەوەی مەڵبەندی هەولێر کە مەڵبەندی پایتەختی هەرێمی کوردستانە ببێت بە سەرکۆیەک بۆ نوێبوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان، بۆ وەگەڕخستنەوەی کادرە دڵسۆزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان، بۆ سوودوەرگرتن لە تێکۆشەرە دێرینەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بۆ هێنانە پێشەوەی گەنجە بەتوانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەمە قۆناغێکی ڕاگوزارە کاکە ڕێباز تۆ بێ لەم قۆناغا یەکێتی بگونجێنی، یەکێتی لە هەولێر بگونجێنی لەگەڵ ئەم سەردەمە. سەردەمێکی جیاوازە، تەوەقعاتی دەنگدەر ئەمڕۆ زۆر جیاوازە. لە 10 ساڵ لەمەو پێش تەحەدیاتەکانی هەرێمی کوردستان ڕەنگە زۆر جیاواز بن لە چاو 10 ساڵ لەمەو پێش. بۆیە دڵنیام خۆت و تیمەکەت لە ئاستی ئەو چاوەڕوانیە ئەبن و لە ئاستی ئەو تەحەدیاتانە ئەبن. ئێمەش لە هەر کوێیەک بین، لەناو حکوومەت، لەناو حیزب، تەقاعد، بە هەر شێوەیەک بێ هاوکار دەبین و پشتیوان دەبین و واکەین هەولێر و یەکێتی لە هەولێر و لەناو سنووری مەڵبەندی هەولێر و لەناو سنووری مەحافەزەی هەولێر بە سۆران و بۆ کۆیشەوە بگاتە ئاستی قووەتی خۆی. ئەوەی کە ئێستا ئەیبینینەوە ئاستە نییە بەڕێزان. ئەوەی کە ئێستا هەیە دەنگی ڕاستەقینە یەکێتی نییە. ئەوەی کە ئێستا ئەیبینین پێگەیەکی ڕاستەقینە، نیشاندەرێکی ڕاستەقینەی پێگەی یەکێتی نیشتیمانی کوردستان نییە. ئەبێ هەمومان ئیش بکەین بۆ ئەوەی یەکێتیەکەمان بگەینەوە بە ئەو ئاستەی کە شایستەیەتی کە خەڵک چاوەڕێی لێیەتی وەکە خۆمان چاوەڕێمان لێیە. ئەمە لە مەڵبەندی هەولێرەوە دەست پێەکا، ئەمە بە کەسانی دڵسۆز و تێکۆشەرەوە دەست پێەکا و ئەمە بە هەیکەلیەت و بە نوێبوونەوەوە دەست پێەکا. پێم وایە یەکەم ئەرکی کاک ڕێباز ئەوەیە پیاچوونەوە بکەین بە نەتیجەی ئەم ئینتیخاباتە. من کۆبوونەوەم لەگەڵ هەمووتان کرد لەو قۆناغا، هەمووتان یەک قسەتانە کرد، سزا و پاداشت. پیاچوونەوە بکەین، ئەوەی باش بوو دەستخۆشی لێ بکەین، ئەوەی لە ئارتی چاوەڕوانی نەبوو ئەبێ بانگ بکرێت، مناقشەی لەگەڵا بکرێت بۆ لە ئارتی چاوەڕوانیان نەبووین. کەم و کورتیەکانمان لەکوێن چۆن پڕ بکرێنەوە. شکر ئەمڕۆ خاوەنی معلوماتێکی زۆری و بەرچاوڕوونیەکی زۆریشمان هەیە. وە ئەرکێکی قورسە سەرشانیەتی و دڵنیام هەم برای بەڕێزمان کاک دکتۆر مەجید، هەم برای خۆشەویستم کاکە دەرباز، هەم ئەم تێکۆشەرانەی تر کە لێرەن
هەمومان هاوکارتانە بین بۆ ئەوەی ئەو هەڵسەنگانە بە عەدالەتەوە بکرێ و حیزبەکەمان بەرەو نوێبوونەوە ببین و ئەو چاکسازیە کە دەستی پێکردووە لە ئاستی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی ئەو گۆڕانکاریانەی کە ئێستا بەڕێوەن لە ڕووی دەستکاریکردنی هەیکەلێتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمانە لە هەولێرەوە دەست پێ بکەن و ئێمە پێشەنگ بین لەو چاکسازیە و پێشەنگ بین لەو نوێبوونەوە و پێشەنگ بین لەو بەهێزکردنەوە یەکێتی نیشتیمانی کوردستان. بۆیە پیرۆزە کاکە ڕێباز، پیرۆزە هەولێر، پیرۆزە یەکێتی نیشتیمانی کوردستان. هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو.